من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و خوشکبرانی ئازیز. خۆشحاڵین ئەم جارش لە ئاڵلقەیەکی نوێی بەخشین ئەبینە میوانی ماڵەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست. وەک لای زۆربەتان ڕوون و ئاشکرایە، بەخشین ئەو دەستگایەکەوە بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست نزیکەی 10 ساڵە هاوکاری خەڵکانێکی هەژار و نەدار و منداڵی بێباو دەکات. بەڵام لەگەڵ فراوانبوونی دەستگای بەخشین بڕیاریدا لە هەر شوێنێک پێویستیان بۆ بێت، چ دام دەستگاکانی حکوومەت بێت یاخود کەتی تایبەت بێت، بەخشین لەوێ ئامادەیە و هاوکار و پاڵپشتیان دەکات. بۆیە ماوەی چەند ساڵێکە بەخشین لە ڕێگەی قوتابخانەکانەوە خزمەت بە قوتابیان و مامۆستایان دەکات. چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئامادەیی شەپۆلێکیان لە شاری سلێمانی نووساوێکیان ئاڕاستەی دەستگای بەخشین کرد کە کۆمەڵێک پێداویستیان هەیە بۆ قوتابخانەکەیان بۆ ئەوەی بتوانین هاوکاریان بین، بۆ ئەوەی بەشێک لە گرفت و ناڕەحەتەکانیان کەم بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانە بن با بزانین بەوەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەخشین توانوێتی لەم قوتابخانەیە چی بکات و تا چەندێک گرفتەکانیان بۆ چارەسەر بکات. سەرەتا زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم بە ناوی قوتابخانەی شەپۆل و ئامادەی شەپۆلی کچانەوە بە ناوی مدیرەکەمان و هاجری مامۆستا هەیە و قوتابیان نوێنەری قوتابخانەم هەر بە نوێنەری وەکو نوێنەری قوتابخانە زۆر سپاسی دەستگاکەتانەکەم بۆ هێنانی 28 زۆپا بۆ خوێندنگەکەمان لەبەرەوەی کە ئێمە لە ڕاستیەکەیە زۆپای کەممان هەبوو یاخود کە تەلبەکانمان سەرمایان ئەبوو. زۆر سپاسی دەستگاکەتانەکەین بەڕاستی بۆ هێنانی 28 زۆپا دووبارەیەکەمەوە لەبەرەوەی کە کارێکی زۆر باشە و بەخشینێکی زۆر هیوادارم نمونەتان زۆر بێ، هیوادارم هەتامانون هەر بەرەو پێشەوە بچن و دەستگاکەتان گەورەتر و باشتر بێت و یارمەتی لە خۆماوان بن و یارمەتی ئەوە قوتابخانە بن کە سوودێکی زۆر و خێرێکی نەبراوەیە. زۆپامان زۆر کەم بوو، یان ئەوەی کە هەشمان بێ زۆپاکان غازیە کرد، یانی لە کاتی دەرزوتنەوەی مامۆساکانە چاومان ئاویە کرد یان سەرمان گێژیە خوارد. بەڵام ئێستا خۆشحاڵانە بەهۆی زۆپاکانی ئێوە توانیمانەکە ئەتوانین لە ژیانێکی خۆشتر یاخود دەرسوتنەوەیکی خۆشتر بژین لە دەرسەکانمانە. بەڕاستی کارێکی زۆر جوانتان کرد لەبەرەوەی کە لە کاتی دەرزوتنەوە بەتایبەتی کاتێک کە باران بوو یان هەور بوو چاومان لە تەختەکە نابوو، ڕاستێکی تەلبەکانم یە هاتنە پێشەوە بۆ ئەوەی کە چیان لە تەختەکە بێ. بەڵام زۆر سپاسانەکەم بە ناوی هەموو خوێندکار و مامۆستا و بەڕێوەبەرەکەمانەوە لەبەرەوەی کە گڵۆپ و زۆپاکان شتێکی زۆر بۆ خوێندنگەکەمان لەبەرەوەی کە نەمانەتوانین چاومان لە تەختەکەی. بەڵام خۆشحاڵانە بەهۆی ئێوە وەتوانیمان کە ئەوەش دابینکەن. زۆر سپاسانەکەم. بەڵێ وەکو دەزانین کە ئێمە قوتابخانەی ئامادەی شەپۆلی کچانین، دەستگای بەخشین هەستاوە بە هێنانی چەند زۆپایەک و دانانی چەند گڵۆپێک بۆ پۆلەکان. ڕاستێکی ئێمە زۆر پێویستمان بۆ دوو کەرەستێ بوو، زۆپا بۆ کاتی باران و سەرما زۆرمان پێویست بوو. ئێمە زۆپاکانی خۆمان خازی هەبوو ڕاستەکەی بۆ ماوەی هەفتەیەک زۆپامان داگیرسان. ئەوەی خاص هەبوو کە نوێی تەلبەکان نەخۆش کەوتن بەهۆی ئەو خازەوە زۆربەی چۆی لە هەوای پەنجەرەکانی و خازی هەیە و بۆ گڵۆپەکانی ئێمە زۆر پێویستمان بە گڵۆپ بوو لەبەرەوەی کە کارەبانە بۆ کاتی هەور زۆر تاریک بوو. مامۆستا زیاترەوانی هەڵەستان بۆ خوێندنەوە و بۆ ئەوەی دەرسەکە بخوێنەوە لای پەنجەرەکان و بۆی ڕووناکی با لە کتێبەکانی تریان هەڵناستان لەبەرەوەی زۆر تاریک بوو. جارەوە هەبوو کە ئاخی دەرس ئەڕۆشتینەوە ئێوارە بوو تاریک بوو، مامۆستا دەرسەکەی شەرح ناکە چونکە ئەوەی ئەبووە ئەو شەرحێکیدا لەسەر بۆرد بینووسایە بۆی ئێمە چاومان لی نەبوو، ئەبووە هەموومان بچینایەتە پێشەوە ئەوەش نەئەکرا. بۆیە زۆر ئێمە پێویستمان بۆ گڵۆپانە هەبوو. ئەم ویستمان کە خۆمان پارێکەکەین و گڵۆپەکان دانین، بەڵام دەستگای بەخشین هەستا بەوەی کە شتی پێویست بۆ ناکان ئێمە خۆمان ئەتوانین کە گڵۆپ و زۆپاشتان بۆ دابین بکەین بۆ خوێندنگەکە.
قوتابخانەی تر هەیە بێگومان هەر قوتابخانەی شەپۆل نییە کە پێویستی بەم شتانەیە هەمومان داوا لە بەخشینەکەین داوای لە دەستگای بەخشینەکەین کە هەستن بە ئامادەکردنی زۆپا و گڵۆپ و چەند کەرەسەیەکی تر هەر زۆپا و گڵۆب نییە بۆ قوتابخانەکان دابینی بکەن چونکە دەستگای بەخشین هەستاوە هەمومان ئەوە ئەزانی کە دەستگای بەخشین هەستاوە بە دابینکردنی چەند شتێ بۆ قوتابخانەکان کە بەڕاستی مای هەم لەناو کۆمەڵگەیە زۆر باشە و هەم خێرەکە کە بۆ دوا ڕۆژی خۆیان ئەنجامی دەدەن. سەرەتا بە خێراتنتان ئەکەین بۆ قوتابخانەی شەپۆل زۆر سپاسی ئەوانش ئەکەین کە دابینکردنی سۆپاوە هەروەها ئەو گڵۆپانەی کە بۆتان دابین کردوین لەبەر ئەوەی کە کاتێک ڕۆژانە هەور بوو بێت یا باران بوو بێت ڕادەی پێویست نەمانتوانیەوە گوێ لە مامۆستاکە بگرین لەبەر ئەوەی کە نەمانتوانیەوە بۆردەکە ببینین تاریک بوو و هەروەها سۆپاش لەبەر ئەوەی کە سارد بووە نەمانتوانیەوە بە تەواوەتی گوێ لە مامۆستاکە بگرین لەبەرەوەی کە سۆپاکان غازیان کردووە هەنێک لە قوتابیەکانمان تەنگە نەفەس بوون بەهۆی ئەوە نەمانتوانیەوە کە جوان تەرکیز بکەین لەسەر مامۆستاکەیان ئەو بابەتانی کە شەرحی کردووە دەستخۆشیتان لێ ئەەکەین و زۆر سپاسی و کەسانە ئەکەین کە هاوکاریان کردوین بۆ قوتابخانەکەمان و هیوادارم تەنها بۆ ئەم قوتابخانە نەبێ بۆ هەموو قوتابخانەکانی تر بێ و هەروەها ئەو قوتابخانانی کە وەکو ئێمە سۆپا یاخود گڵۆبیان هەر پێداویستێکی تریان کەمە هیوادارم کە بۆ هەموو قوتابخانەکان بێت و دەستخۆشتان لێ ئەەکەین. بەڵێ من ژۆک و ئەندامێکی ئەم قوتابخانەی ئامادەی شەپۆل زۆر سپاسدانەکەین بۆ هێنانی 22 زۆپا و زیاتر لە 200 گڵۆ بۆ خوێندنگاکەمان بەڕاستی ئێمە زۆر سپاسی ئێوەکەین بۆ گەیاندنی ئەم هاوکاریە و کە ئێوە توانیتان زیاتر لە چەندین پۆل گەرم بکەنەوە زۆر سپاسدانەکەین. بەڕاستی ئێمە چەندەها جار نەمانتوانێت کە زۆپا بە ئارامی دەرزەکان بخوێن زۆپا لە پۆلەکانماندا هەبێت و وەتلان ئەو ڕۆژانی کە بارانیش باری و تاریک وە نەمانتوانیوە گڵۆپەکان هەڵکەین و بە ئارامی دەرز بخوێنین بەڕاستی ئێوە توانیتان تەرگیزی زیاتر لە چەندەها تەلەبە بەهێزتر بکەن. بەڕاستی زۆر سپاسدانەکەین وەکو دەستگای بەخشین کە بۆ هێنانی ئەم چەندین زۆپایە بەڕاستی زۆر سپاسدانەکەین هیوادارین ئەم کارەتان لێرە نەوەستێت و بەردەوامێ بۆ چەندین ماڵ و خێزان و چەندەها قوتابخانەی تر ئاوا ئاوادان بکەنەوەکو ئێرە کاتوانیتان دڵی ئەم خوێندکارانە خۆش بکەن و زۆر سپاسدانەکەین وەکو خۆم وت بە ناوی هەموو خوێندکاران و مامۆستاکانی قوتابخانەی ئامادەی شەپۆلەوە. من بە ناوی مامۆستایەکی ئامادەی شەپۆلی کچانەوە دەستخۆشی لە دەستگای بەخشین ئەەکەم بەهێنانی کۆمەک و هاوکاری بۆ خوێندگاکەمان بەڕاستی ئێمە مەکتەبێکە باڵین لەم ناوچەیە باڵین پۆلمان زۆرە ینی پەرەباڵخە تابڵەی لۆدێکی زۆر زۆر لەسەر خوێندگاکەمان هەیە لەو کاتێ ینی ئەوان ئەو هاوکاریانی هێناوە لەم قەیرانەیە جێگەی پێزانی و دەستخۆشیە بەڕاستی زۆر سوپاسیان نەکەین ئێمە ینی معاناتێکی زۆر زۆرمان نەبوو پۆلەکانمان گڵۆپیان نەبوو یان کێشەی زۆپانمان نەبوو لەم سەرماسۆڵەیە بەڕاستی جێگەی دەستخۆشیە دەستخۆشییان لەکەم و ئیشەڵڵان نمونەیان زۆر بێ هیوادارم بە پرۆژەی باشتر زۆر زۆر سپاسیانەکەم کە لێ ئێستا بە ئێمە ئەنجانیوە بەناوی خوێندنگەکەمانەوە سپاس دەستخۆشیم ویانەیە خوێندنگاکەی ئێمە ینی بۆی ئەوەی کە لە سەرمەخسۆڵی زستانە ڕۆژگار کورتە لەو فترەیە باڵێن ئەو ڕۆژانی کە ئێمە نیوەڕوانین دەرزەکانەکەوێتە کۆتایی و هەنێک جار ئێمە زۆر زۆر معاناتی ئەومانە بۆ پۆلەکان تاریک بووە یعنی توانای تەلەبە تەرکیزی نەبوو ئاگای لە مامۆستا نەبووە لەبەر ئەوە ینی لە نەمانی گڵۆپا باڵێن کێشێکی زۆر زۆر گەورە بوو بۆ تەلەبە چاکسازی نەبوو بۆ قوتابخانەکەمان ئەم هاوکاریەکە کراوە بۆ خوێندنگاکەمان زۆر زۆر سپاسیان ئەەکەین بەڕاستی جێگەی دەستیان دیارە زۆر زۆر مەمنون بۆیان. ناوی خۆی گەورە من گەلاژ عەبدوڵڵا توێژەری کۆمەڵایەتی ئامادەی شەپۆلی کچانم بە ناوی خۆم و خوێندکاران و دەستێک کارگێری خوێندنگە و مامۆستایان و
یاریدەرە بە ڕێزەکان بە خێراتنێکی گەرمی دەستگای بەخشین دەکەین بۆ ناو خوێندنگاکەمان بەهێنانی کۆمەڵک هاوکاری زۆر پێویست بۆ ناو خوێندنگاکەمان دەستیان خۆش بێ ئەویش دابینکردنی 28 زۆپا لە جۆری زۆر باش کە شتێکی زۆر گرنگە بۆ ناو پۆلەکانمان بەڕاستی زۆپامان هەبوو بەڵام کوالیتیان زۆر خراپ بووە لەبەرەوەی 10 ساڵ زیاترەوە زۆپایانە ئیش دەکەن لە دوایەوە کە چەند جار ئێمە ینی تعمیراتێکیشمان کردوونەتەوە بەڵام ئیسپادەی نەبووە غازی کردووە بۆ پۆلەکان چەند جار تەلەبە هەبووە هاتۆ بۆ لای ئێمە وەکو توێژەری کۆمەڵاتی کە دوانین لێرە تەلەبەمان هەبووە تووشی مشکیلە بووە هاتۆ بۆ لامان بۆی تەنگە نەفەس بووە تەلەبە هەیە تووشی حساسیت بووە و تەلەبەمان هەیە خۆی نەخۆشی لەگەڵا نەخۆشی درێژخان ڕەبۆی هەیە حساسیەتی هەیە ئەم زۆپایانەش هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە نەخۆشیەکەی زیاتر نیشانەکانی لێ دەرکەوێت لە ناو خوێندنگاکەمان و دەستخۆشیان لێ دەکەین بۆ دابینکردنی 200 گڵۆپی زۆر باش بۆ ناو خوێندنگاکەمان بەڕاستی ئیشێکی زۆر مرۆڤ دۆستانەیە ئیشێکی زۆر پەروەردەیانەیە دەستیان خۆش بێت بەڕاستی ئەم گڵۆپانە زۆر پێویست بوو بۆ ناو خوێندنگە لەبەر ئەوەی ئێمە لەگەڵ ئەوەی کە کارەبای مۆلیدێکی گەورەمان نییە لە ناو خوێندنگاکەمان بەڵام لە کاتی هەبوونی کارەبای ڕئیسیدا ئەگە کارەباش هەبوایە ڕووناکی پێویست بۆ پۆلەکان دابین نەدەکرا لەبەرەوەی گڵۆپەکان هەمویان و زۆر ناڵێن هەمویان بەڵام بەشێکی زۆریان یا زۆربەیان تێک چوو بوون و ڕووناکیان نەدەدایەوە بۆیە زۆر جار تەلەبە داهات بۆ لای ئێمە شەکوای ئەوەی دەکرد کە ئێمە بۆردەکە نابینین یا بۆردەکە کاڵە یا ڕووناکی نییە لە ناو پۆلەکە بەتایبەت لە ڕۆژانی هەور و باراندا کە ڕووناکی نەبووایە ینی مامۆستا ناچار بوولەوە کە لە پۆلەکە بمێنێتەوە بەڵام نەتوانێت دەرس شەرحکە یان تەلەبە نەتوانێت بۆردەکە ببینێ وەکو پێویست بینوسێت تەلەبە دەستیان خۆش بێت نمونەتان زۆر بێت بەڕاستی شێکی جوانتان کرد هیواداری بەردەوام بن نەکەر بۆ ئەو خوێندنگایە چەندین خوێندنگای ترمان هەیە لەو ناوچەیە کە پێویستی بە هاوکاریەکی ئاوا هەیە وەکو دەستگایەوە بەڕاستی دەستان خۆش بە نمونەتان زۆر بێ و هەرچەند ئێمە هاوکاری ترمان زۆر زەڕورە بەڵام ئێوە پێی ئەو توانای ئیمکانەتی خۆتان کە هاتانە ڕەنگە زیاتریشتان بۆ ئێمە کرد پێمان زۆرە هیوادارین کە خێرخوازانی تر چاو لە دەستگای بەخشیم بکەن بێن بەهانای ئەو مەکتەبانەوە بەڕاستی من پێم وایە کە چەند خێر بۆ مزگەوت زەڕورە چەند پارەدابین بکرێت بۆ مزگەوت پێم وایە لە ئێستادا لەبەر ئەوەی مەکتەبەکان بەڕاستی پشتگوێ خراون لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەوەندە بۆ مەکتەب خێرەکە زەڕورترە هیواداری خێرخوازان بە چاوێکی بەزەیانە لەبەرەوەی هەمووی مناڵی ئەوانە لەو خوێندنگانە درێژە بە خوێندن دەدەن هاوکارمان بن دەستیان خۆش بێ دەستگای بەخشین لەشتان ساغ بێ زۆر سوپاسان دەکەین بەخێر بن سەر سەرچاومان. من وەک بەڕێوەبەری ئامادەیی شەپۆل و بەناوی خۆم و هەموو دەستەی مامۆستایان و کارگێڕی و خوێندکارانەوە هەروەها ئەو خوێندنگەی کە میوانە لەگەڵ ئێمان خوێندنگەی دانازی بنەڕەتی هەر بەناوی ئەو دەستەی کارگێڕی ئەو خوێندنگەیە و خوێندکارەکانەوە سپاس و پێزانینی خۆمان دەرەبڕین بەهۆی ئەو یارمەتی کە لە دەستگای بەخشینەوە پێمان بەخشراوە. هەڵبەتە ئەم خوێندنگای ئێمە خوێندنگایەکی زۆر گەورەیە لە ناوچەی ئیبراهیم ئەحمەد تا ئەم ساڵیش یەکەم خوێندنگەی ئامادەیی بووە ساڵی وا هەبووە ژمارەی خوێندکارانمان لە 1000 بەرەوژوور بووە ساڵێک گەیشتۆتە 1550 خوێندکار و هەروەها خوێندنگەکەمان سێقاتە 27 پۆلیە زائیدەنەوە خۆمان چەند ژوورێکی کەمان چۆڵ کردومانە بەپۆل ئەم خوێندنگە قەرەباڵغێ لەم ناوچەیە هەڵبەتەی پێویستێکی زۆری هەیە چ لە دارەی نوێژەنکردنەوە هەروەها پێویستی تر بۆ خوێندکاران بەهۆی ئەم قەیرانی داراییەوە کە هەموو شوێنێکی گرتوۆتەوە هەموو جنگەکانی گرتوۆتەوە هەڵبەتە ئێمەش بێبێژ نەبووین لەو قەیرانە پێویستیمان زۆر هەبووە بە هەندێشت کە نەمانتوانیەوە دابینی کەین تەنانەت بە پارەی حانوتیش بۆ خوێندکاران ئەم ساڵ زۆرمان بۆ هاتوو لەبەر ئەوەی کە گڵۆپەکان کە دانراوە ئەم خوێندنگەیە تقریباً 8 ساڵە 10 ساڵە دروست کراوە و هیچ پێویستێکی کەی بۆ نەکڕاوە ژوورەکان زۆربەی گڵۆپەکانیان سوتا بوو ئیشی ناکرد بە تایبەتی لە دەوامی ئێوارانە کە دنیا هەورە بوو زۆر تاریکە بوو مامۆستاکان نەتوانی دەرس بڵێنەوە لەبەر تاریکی و خوێندکارەکان چاویان لە هیچ نەبوو و هەروەها پێویستێکی زۆرمان بە زۆپا هەبوو ئەم زۆپانی کە کڕاوە لێرە تقریباً 8 ساڵە کڕاوە زۆپاکانی شەمووی ئێرانی بووە ئەم زۆپانە شەمووی بەرگەی 2 ساڵ 3 ساڵە گرێ ئیش بکە دوای ئەوە چەند جار هەموو ساڵێک ئێمە وەستامان هێناوە نۆژەمان کردوتەوە پڵیتەمان بۆ گۆڕیەوە بەڵام لەگەڵ ئەوە هەر بە کەڵکی
ئیشکردن نەهاتۆ و خوێندکارەکان لێ بێزار بوون و وایان لێ هاتۆ تەحملی سەرماکەیان کردو و زۆپاکانیان فڕیاوەتە دەرەوانێ بۆ ئەوەی تووشی نەخۆشی تەنگە نەفەسی و سەریەشە نەبێت. ئێمەش لەبەر ئەم پێداویستێ زۆرە هەستان پەیوەندیمان کرد بە دەستگای بەخشینەوە هەتا چ ڕادەیە دەتوانن کە یارمەتیان وێن ئەوانیش زۆر دڵسۆزانە هاتن بە تەنگ داواکەمانەوە توانیان 200 گڵۆپیلیدمان بۆ دابین بکەن و لە هەروەها لەگەڵ پارەی ئەو وەستایی کە ئەیبەستێ بۆ هەموو ساڵۆنەکان و پۆلەکانمان پێ نۆژەن کردوانێ و بەکڕینی 28 زۆپا وەلەو ئێمە پێویستیمان زیاتر هەیە بەڵام ئەوان توانیان ئەو پۆلانی کە ئێمە پۆلی تایە و ئەم ساڵ 28 پۆلمان هەیە 28 زۆپای تۆربەی تازەمان بۆ دابین بکەن وەلەو کەم و کوڕی کەمان زۆر ماوە مەسەل ئاومان نییە ئەو ئاوەی کە هەمانە لە تۆڕی ئاوی سەرەکی یا بەشی 2000 خوێندکار ناکات پێویستیمان بە بیرەکە بۆمان هەڵکردن بەڵام نەیانتوانی لەبەر ئەوەی لە توانای ئەوانە نەبوو و ئەو هاوکاری کە ئەوان پێشکەشی ئێمەیان کردو زۆر زۆرە و بە زۆری ئەزانین و دووبارە سوپاسیانەکەینەوانی و دەستخۆشیان لێکەین. دەستگای خێرخوازی بەخشین جگە هاوکاری منداڵانی بێباوک و نەخۆشەکان لەلایەکی ترەوە هاوکار و پشتیوانی قوتابیان و مامۆستایانە لە خوێندنگا و قوتابخانەکان. ئەمڕۆ لە شاری سلێمانی بەخشین توانی لە ئامادەی شەپۆلی کچان 28 سۆبا دابین بکات بۆ 28 پۆل و لەگەڵ دابینکردی 200 گڵۆپی لیت. ئەوانە هەموو بەربوومی هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستن کە دەستی ئێمە کراوە ئاکات بتوانین قوتابیەکانمان لە قوتابخانەکان دڵخۆش بکەین و بیان پارێزین لە سەرما و گەرما. بۆی لێرە پێتان ئەڵێین ئەوەی لە تواناتانە سەرفی بکەن بۆ ئەوی بتوانین لەم چەند ڕۆژەدا زۆرترین هاوکاری و کۆمەچی قوتابیەکانمان بکەین لە زۆرێک لە قوتابخانەکان کە پەیوەندیان بە دەستگای بەخشینەوە کردووە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 07 961 11 07 961 35 0750 723 25 55. بەخشین ئەو دەستگایەکەوە بە هاوکاری و کۆمەچی خێرخوازانی وەکو ئێوەی ئازیز و خۆشەویست ساڵ لە دوای سات و ڕۆژە دوای ڕۆژ لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە وەک پێشەنگی کاری خێرخوازی هەر جارە و پرۆژەیەک پێشکەش بە هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەکات. بەخشین ماوەی 15 ڕۆژە لە ئیدارەی ڕاپەڕین خولێکی درومانی بۆ زیاتر لە 20 سەرپەرشتیاری منداڵی بێباوک کردوێتەوە. بابزانین لەو ماوەیەدا چی فێربوون و واتوانن داهاتوودا تا چەند سوودی لێ بین بۆ خۆیان و بۆ خانەوادەکانیان. سەرتا بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سوپاسی ئێوە و مامۆستا زەیتون دەکەین کە بۆ هاوکاری ئەو دایکە هەتیوانە کە سەرپەرشتیاری منداڵی بێباوک دەکەن و هەستان بە خولێککردنەوە بۆ درومان و بە سەرکەوتووی هەمومان فێر بووین. زۆر زۆر سوپاسی ئێوە و مامۆستا زەیتون دەکەین کە زۆر بە هێمنی و لە سەرخۆیی فێری کردین و شتەکان هەمومان بە جوانی فێر بووین. زۆر زۆر سوپاسی ئێوەش دەکەم کەناڵی ئێوە بەخشین کە هەستان یارمەتی ئەو دایکە هەتیوانە ئەدەن لە هەموو بوارەکاندا خولی درومان و بەخشین و یارمەتی هەژاران دەدەن. زۆر زۆر سوپاسان دەکەم. خۆ خێرتان بنووسی قالبتان ئیشەڵڵا هەمومان بەردەوام دەبین بۆ ئەوەی لەبیرمان دەچێتەوە. زۆر زۆر سوپاسان دەکەم. خوا خێرتان بنووسی. بەناوی خۆی گەورە میهرەبان پێشەکی بە خێراتتان دەکەم
و دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی کارێکی زۆر زۆر باشە چونکە زۆر یارمەتیدەری هەژارانن بێباوکانن بەڕاستی تاکە کەناڵە کە ئێمە پێوە سەربەرزین دەستان خۆش بێ نمونەتان زیاد بێ ئینشاءالله بەڕاستی دەستخۆشی لەو کەسانەش دەکەین هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن ئینشاءالله ئومێدەوارین کە خۆی پێداوانە هەر بەردەوام بن بۆی کەناڵی بەخشینیش بەردەوام بێت ئینشاءالله و دەستخۆشی لە مامۆستاکەمان دەکەین بەڕاستی زۆر زۆر خۆی لەگەڵ ماندوو کردین بەڕاستی زۆر جوان فێری کردین ئێمە هیچ شتێکمان نەدەزانین بەس ئێستا سوپاس بۆ خۆی گەورە الحەمدولله زۆر بە جوان دەتوانین ئیشەکانی خۆمان ڕای بکەین کە بە خۆمان ئیشەکانی خۆمان بکەین ئینشاءالله بۆ ماڵی خۆمان و ئومێدەواریشم ئەو خوشکانە هەر بەردەوام بن بۆی کە لە بیریان نەستەوە ئینشاءالله لە کارەکانی خۆیان بەردەوام بن بۆ ئەوەی کە بتوانێت ئیشەکانی خۆیان و شتەکانیان لەبیر نەستەوە چونکە ئینسان کە بەردەوام نەبوو بۆی هەیە لەبیری بستێ ڕاستی مۆک خۆم زۆر زۆر سوودمەند بووم چونکە نەم دەزانی ئێستا بەڕاستی زۆر جوان دەزانم بۆ خۆم ببڕم و بژدرم بەڕاستی دەستخۆشی لە مامۆستاکەمان دەکەم کە بەڕاستی زۆر زۆر لەگەڵمان ماندوو بوو و هاوکاری باشی کردن و بەهێمنانە و لەسەرخۆ فێری هەمومانی کرد هیچیان بەڕاستی پێم وانی وەکو پێویست زانی بیان کە ئەوانەی لێرە بەشداریان کردووە بەس دەخوای گەورە بەزیاد بێ هەمویان ئێستا زۆر زۆر باشن هەمویان شتی ینی پێشاشتی بچووکمان دەدرو لەخوای بەزیاد بێ لە دواییدا بۆ خۆمان شتی خۆمان ینی قیاسی خۆمان توانیمان دەریهێن و بیدروین بەرنامەی بەخشین ئەو مەکینانەشی وەکو دیارێک بە هەموو خوشکان داوە کە 20 خوشک بەشداری خولەکەی کردووە ئومێدەوارم لە ماڵش کە ئەو مەکینیان پێدراوە لە بەو مەکینانی ئیشی خۆیان بکەن ئیشی ماڵی خۆیان جێبەجێ بکەن بۆ ئەوی کە شتەکانیان لەبیر نچێتەوە و ئیشەکانیان پێ بەردەوام بکەن لە ماڵی خۆیان ئیشی خۆیان پێ جێبەجێ بکەن و دەستخۆشیش لە خوشکانی ئەنجومەنی ڕانی دەکەم بەڕاستی ئەوانیش مادووبوونی خۆیان تێدا کردووە دەستیان خۆش بێ قالبیان ساغ بێ ئینشاءالله نمونەیان زیاد بێ و خوشکانش و دووبارە دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم خوای گەورە نمونەتان زیاد کا و زۆر زۆر بەخێر بێن خوای گەورە پاداشتان داتەوە ئینشاءالله دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین و ئەنجومەنی بەهۆی ئەنجومەنی خوشکانەوە هەستان خولێک بەرنامەی بەخشین هەستان خولێکی بکەنەوە و زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەنەوە ئێمە پژێوی ژیان دەتوانین بەو شتەی بەڕێوە برین و زۆر زۆر دڵخۆشی ئەو دایکە هەتیوانە بوون و زۆر زۆر سوپاسی زەیتونخان دەکەی مامۆستاکەمان و زۆر زۆر بە هێمنی و بە لە سەرخۆ ئێمەی فێر کرد ڕاستێگە من هاتم هیچم نەدەزانی ئێستا هەموو شتی بۆ خۆم دەزانم و سوود لەوانەیە ئەمە سوودی هەبێ بۆ منداڵەکانمان لە ماڵەوە منداڵەکانمان فێرکەین ئەوە زۆر 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 گەورەیە بۆ ئەو بەرنامە بەخشینەی زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەین خوای گەورە پاداشتیان دێتەوە ئەو مەکسیانە ئەوە هەموو بەدەستیم چاکردون یعنی هەر بە چاویش چاوم لێ کردەوە زۆر بەهەیە من و سەبری لە سەرخۆ فێری ئێمەی کرد و جلی کوردیش و جلی کوردی فێر کردوینە ئەو نوعە مەکسیانە هەموو شێوە مەکسێک و سینگەکی فێر کردوون پێشتری شارەزایەکرد نەبوو نا وڵی هیچم نەدەزانی یعنی زۆر جار ئاوات خواز بووم فێری مەکسێکی بووم یعنی من داچی هەتیوانم خۆم هەش منداڵی هەتی و بەخێو دەکەم یعنی نەم دەتوانم مەکسیم دەکڕی لەوانەیە توانام نە و بابیم بەمە خەیاتی ئەو جار زۆر زۆر دەستخۆشی لەو بەرنامەتان دەکەم بۆ خۆم دەتوانم شتی منداڵی خۆم و خۆمیش بدروم دەتوانم یارمەتی خەڵکیش بدەم ئیشەڵڵا یعنی زۆر زۆر پێخۆشحاڵم دڵخۆشین زۆر زۆر ڕاستی زۆر دڵخۆشین زۆر زۆر سوپاس بەنای خۆی بەخشندەی میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی ڕانیە هەستاین بە کردنەوەی خولێکی درومان بۆ عەدەدی 20 بەشدار بوو لە دایکانی منداڵانی بێباوک سپاس بۆ خوا توانیمان کە خولەکە بەڕێوە بەرین و سپاسی دەستگای بەخشین دەکەین کە هاوکارمان بوون لە کردنەوەی خولەکە و هەروەها لە کۆتایی خولەکەشدا خەڵاتمان پێبەخشین کە بریتی بوو لە مەکینەیەکی درومان دیارە مەبەست لە کردنەوەی خولەکە ئەوە بوو کە بتوانین کۆمەڵێک لە دایکانی ئەو دەڤەرە بەهرەمەند بکەین کە بتوانن شەڵاوەکو بژێوی ژیانیان کار بکەن و هەروەها دووبارە سپاسی دەستگای بەخشینی خێرخوازی دەکەین کە هاوکارمان بوون بۆ بە ئەنجامگەیاندنی کارەکەمان دەستگای خێرخوازی بەخشین لە زۆربەی شارەکان
کاری خێرخوازی وەکوکردنەوەی خولی درومان و زۆر سالاکی تریان هەبوو بۆیە ئێمەش داوامان کرد کە ئەو جارە بێنە دەڤەرەکەی ئێمە و بۆ ئەوەی ئێمەش بتوانین سوودێک بۆ قازانجێک گێنین بەو دایکە ئازیزانەی کە خاوەنی منداڵی بێباوکن و ئومێد دەکەین ئەوە دوا چالاکیان نەبێ و ئیشەڵا خزمەتی زیاتر بە دەڤەرەکە بکەن. بسم الله الرحمن الرحیم بەنای خی گەورەی میهرەبانەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشین و کارمەندان و ئەو خوشکانە لەگەڵمان و لە مامۆستا زەیتونەگا فێری کردین و فێری ئەو خولەی بۆ مەدانا و لە ئێستادا ئینشاڵڵا هەر سەرکەوتوو دەبین و ئێستا لە خوای بەزیاد بێ بەهۆی مامۆستاکەمانەوە زۆر شت فێر بووم هەندێک سینکە نەم دەزانین سە زۆر جوان دەتوانم بیدروم فێر بم ئەوە بم ئینشاڵڵا بۆ داهاتوو هەروە فێر دەبین زۆر دریوە لە خوای بەزیاد بێ زیاتر بڵێن شتەکانی من بن و ئەوە نییە هەموو نیوەی ئیمنا ئەو شتانەی ڕۆژانەی داومێ هەر هەموو بۆ دووبارە کردوێتەوە بۆم هێناوەتەوە پیشانم داوەتەوە توی دەست خۆش بێ جای ئینشاڵڵا بۆ خۆشم بۆ ماڵ و منداڵەکەم ئینشاڵڵا بۆنەوەی داهاتووش ئینشاڵڵا سەرکەوتی دەبین دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین گاوام بچینەکانیان داوین نێبیان بینەوە ماڵێ ئینشاڵڵا ئیشی لەسەر بکەین و پێداویستی خۆمان و ماڵ منداڵی پێ دابینکەین ئینشاڵڵا. سەرەتا بنای خی بەخشندە و میهرەبان ئێمە وەک ئەنجومەنی خوشکانی ڕانیا بە هەمانگی دەستگای بەرنامەی بەخشین هەڵسان بەکردنەوەی ئەم خولە کە ئێمە ناوەکانمان نووسی و بەرنامی بەخشین هەڵسا بەدابینکردنی مەچینەکان و هەروەها مامۆستای پسپۆڕ و زیرەک بۆ بەشداربووان ئەم بەشداربووانش لە دەوروبەری ڕانیا و خەڵکی ناوڕانیشی تێدا بوو کە بێ کاتبوو لە 20 کەس ئەلحەمدولیلا ئێستا زۆر بە جوانی فێر بوون و دەتوان جلبەرگی خۆیان و ماڵ و منداڵیان بدورن کە ئەمەش دەبێتەوەی ئەوەی دەتوان بژێوژانی خۆیان دابین بکەن و زۆر بیان بڕێیاندەوە کە دوکانیش بکەنەوە و لەویشەدا سەرکەوتو بوون ئەلحەمدولیلا دەستخۆشیان لێ دەکەین هیوادارم بەردەوام بن. ئەو کەسانەی کە لەم خولەدا بەشدار بوون ئەوانە بوون کە خاوەنی منداڵی هەتیون و سەرپەرشتی منداڵانی هەتیو دەکەن و هەروەها سەرەتا کە بەشدار بوون هەڵسان باڵبژاردنی ئەو کەسانەی کە هیچ شارەزایەکیان نەبوو لە خولی خایەتیە هیچ شارەزایەکیان نەبوو لە دوورمان و دووریندا بۆیە ئێمە هەڵسان باڵبژاردنی ئەو کەسانەی کە سەرپەرشتی هەتیوان دەکەن و شارەزایان نیە بۆ ئەوەی فێر ببن و هیچ نەبێ بژێویژانی خۆیان دابین بکەن. سەرەتا سوپاسی دەستگای بەخشین دەکەم کە هەستا بە خولێکی خەیاتی کردنەوە بۆ ئەو ئافرەتانی کە منداڵی بێباوکیان هەیە سەرپەرشتی منداڵی بێباوک دەکەن و سوپاسیان ئەەکەین کە پاش بۆ ماوەی 15 ڕۆژ کە خولەکەمان دەست پێ کرد زۆر باش فێر بوون کە هەندێکیان نیان دەتوانین کە مقەز بگرن زۆر باش سوپاس بۆ خۆی ئێستا بۆ خۆیان فێر بوون و جلوبەرگی خۆیان دەتوانن بدرون مناڵەکانیان بدرون و لە پاشانیش دەتوانن فێری خەیاتی بن کە بۆ خۆیان بۆ خەڵکیش دلوبەرێک بدورن بەس کە زۆر باش فێر بوون و سوپاس بۆ خۆی زۆر باش فێر بوون دەتوانن جلوبەرگیش بدورن و بش بڕن کە ئێستا هەمویان زۆر باشنەوە خەریکی بڕین و درومانن. فێری مەکسی بوون و کراس کەوا قات و بیجامەی مناڵان ڕووب ئەو شتانەی کە پێویستە بۆ ئافرەتی هەمووی فێر بوون لە سەرەتا شتی وردیان دووری و دوایی لە خوای بەزار بۆ خۆیان مەکسیان بڕێ هەندێکیان کە نیان دەتوانین مەقەسیش بگرن بەڵام ئێستا بۆ خۆیان دەتوانن مەکسی خۆیان بش بڕن و بش دوورن زۆر باش فێر بوون ڕاستی دەستیان خۆش بێت کارێکی زۆر جوان فێر بوونە بە ماوەی 15 ڕۆژ زۆر باش فێر بوون ئەوە هەموو بەرهەمی خۆیانەوە پاشان ئەوانە کە سەرەتا فێرم کردوون بەس دوای 2 هەفتەکەی بۆ خۆیان مەکسی گەورەشیان دووریوە و هێناویانە بەڵێ ئەوانە بۆ خۆیان دەستکردی خۆیانە هێناویانە دووریشیانە و هێناویشیانە بۆ ئێرە و ئەو جۆرە سینگانە سینگی بەگنج و خڕ ئەوە لە سەرەتا ئەو شتانەیان کردووە لە سەرەتا ئەو سینگانەیان بڕیوە و دوایی فێریشتی گەورەتر بوون بۆ ماوەی 1 هەفتەی کە پێم گوتوون توانیویانە ئەو شتانە بدورن بۆ خۆیان و ئەو سینگانە ئەوە
سنگی خڕا ئەوە ڕووبە ئەو زۆرە ڕووبە بە زەحمەتشە بۆ خۆیان ئی گەورەشیان دووریەوە هەڵیان واستیوە دوای فێربوونەکەی ڕۆژەی ئەم جارەشمان بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لە ئیدارەی ڕاپەڕین بەپایانگەیاند 20 فێرخواز لەم خولەدا بەشدار بوون کە توانیمان لە ماوەی 15 ڕۆژدا بەهۆی مامۆستاکەیانەوە فێری دوورومان و بڕینی جلوبەرگ و هەموو ئەو پێداویستانەی کە پێویستە بۆ کەسی فێرخواز فێر بێت لەم خولەدا فێر بوون لەگەڵ ئەوەشدا بەخشین مەکینەکان بە دیاریپیان دەبەخشێت بۆ ئەوی بەردەوام بن ئەوەی کە خوێندویانە و بیریان نەچێت ئومێد دەکەین لە داهاتوودا بتوانن بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن لێرەوە سوپاسی ئەنجومەنی خوشکانی ڕانیاکەین کە هاوکارمان بوون بۆ سەرخستنی ئەم خولە و سوپاس بۆ مامۆستا زەیتون کە توانی لە ماوەی 15 ڕۆژدا لەگەڵ ئێمە بەردەوام بێت هەمیشە بۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئێمە ئەتوانین پرۆژەکانمان بەپایان بگەین و دڵی خەڵکانی خۆش بکەین کە ساڵانێکە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچین ئومێد دەکەین ئەوەی ئازیز و خۆشەویست لە سەرجەم پرۆژەکان لەگەڵمانە بەشدار بن بۆ ئێمەش بەم شێوازە بتوانین دڵی خەڵکانی خۆش بکەین کە پێویستیان بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی بەخشید دیارە ئەم دایکە بە ڕێزانی کە لێرە ئێوە دەیان بینن هەمویان سەرپەرشتیاری منداڵانی بێباوکن هاتوون تا لە خێری خێرخوازان و دەستی ئەمینی بەخشین سوودمەند بن و بە دەستی پڕەوە لە ماڵە گەورەکەی بەخشینەوە بەرەو ماڵەکەی خۆیان بڕۆنەوە و دڵی منداڵانی لێ سەرپەرشت خۆش بکەن دیارە بە درێژایی ساڵی 2018 پرۆژەی هاوکاری بێسەرپەرشتانی بەخشین توانیوێتی هاوکاری زیاتر لە 750 منداڵی بێسەرپەرشت بکات. لەم کورتە بەرنامەیەدا لەگەڵمان بن با بزانین ئەم هاوکاریە چەند بووە و چۆن دابەشکراوە. باشە ئەمەش بۆ خۆی خاڵێکی گرنگەکە بەداخەوە لە هەندێک مناڵی بینین مناڵێکی یەتیومەیە 5 ساڵە لە بەرنامەی بەخشی معاش وەرەگرم خۆی گەورە نێوڕێ بۆ من زۆر باشە هیچ معاشێکی ترم نێش داهاتیەکەم نییە ئەو مناڵە و مەسوولات ینی ئەو ڕۆژانی کە شتی ئەکڕم مانگانە بڵین داهاتی خۆم هەمی لەسەر ئەو معاشێ داوا لە خێرخوازانەکەم بۆم زیادکەن بۆ هەمووی بەعام بۆ مناڵی هەتیوەکان ئەوە نەبێ هیچی ترم نییە بەڵێ بەڵێ زۆریش یعنی بۆ مناڵەکەم بۆ مەکتەب بۆ جلوبەرێک بۆ نەوت بۆ خواردن بۆ هەموو شتێک ئەنجایترم پارەیە ماڵیان ئاوا بێ هەموو مانگە دوا ناکەوێ لە کاتی خۆی ئەدرێ ئەنجا من کرێچیم هەموو مانگێ ئەیەم بە کرێخانەوە جاروە ئەیەم بە مەسرەفی مناڵەکانمە بە مەسرەفی مەکتەبی کچەکەمە بەس ئەمەم هەیە و لەخوا بە زیاد بێت کە ئەو خێرخوازە بەزەی بە مناڵەکانی مناتۆ ئەمەیان بۆ دابین کردو ساڵێکە وەریەگرم وەڵای کە پارەکە وەریەگرم بڵم کە وەری ئەگرم کچەکەم حەزی لە هەرچێک بێ بۆ یەکەم بێدڵی ناکەم لەبەرەوەی خۆیەتی ئەو کەسە ئەو خێرە ئەکا بۆ کچەمێکە
چ من گوناحبارە بم لێی بشارمە و هەڵی بگرم و مەسرەفی نەکەم بووی تاوەکوێ لە هەناسەم تابێت تا لە ژیانە بم دوعای خێریان بۆکەم خوا پاداشتیان باتەوە خوا سەدەوە نیان باتێ هەیدا هیوادارم لە خێرخواز نەک من هەزارە های وەک من هەیە داما و نەبوونە لای لێ بکەنەوانێ هیواداریشم شتی باشترمان بۆ بکەن زۆر سپاسی خێرخوازیەکەم و هیوای کارێکی باشتری شەڵا و دەستخۆشیتان لێکم سپاسانەکەم تقریبان ساڵێکی تەواویش نابێ من موچاوەرەکەم موچا من خۆم کرێچیم و کرێ ئەم مناڵێکی هاتیمە تەلەبەیە موچەکە لە مەسرەفا بەکاریێنم تر ئەوەی هەیە من کرێچیم کرێخانوە دەم و مەسرەفەکەم و کەس نییە هاوکاری ماکە خۆم ئیشەکەم دوعای خێر لە خوای گەورەکەم سەرکەوتویان کە و یارمەتی هەزاران وەکو ئێمەکە گەورەی ماڵمان نییە یارمەتیمان خوای گەورە لێیان ڕازی بێ و خوای گەورە یارمەتی ئەوانیش با ئینشەڵڵا خۆشی لە ئەستافی بەڕێز ئەەکەم بەشی بێ باوکان دەستگای بەخشید هەمیشە توانیانە ببن بە هەتوانی کۆمەڵێ برینی ساڕێژ نەبووی ئەم توێژە کە توێژی بێ باوکانە کە توێژی مناڵانی بێنازە مناڵانی بێ سەرپەرشتە هەڵبەت ئێمە بە دەستە سپیەکانمان و کەسانی خێرەومەندیش بە بەخشینەکانی سەروەت و سامان و ئەو دارایی کە خۆی پەروەردگار پێبەخشیون ئێمە دەستخۆشیان لێ ئەەکەین نزای خێریان بۆەکەین چونکە ئەم توێژە بەردەوام بێنازن سەرڕای ئەم هەموو قەیران و باری دارایە کە لە ڕووی لە هەرێمەکەمان کردووە بە تایبەت دەستگای بەخشین بەشی بێ باوکان بە هەموو ئۆرگانەکانی لە هەر شوێنێک بووبێتن بوونە بە هەتوانی ئەم توێژەیە خۆزگای هەموو ڕێکخراوەکان هەموو شوێنەکان بیانتوانە نوغبەیەکی کەمیش بێ پەروەردەی ئەم توێژە بکەن بە نسبەت پرسیارەکەی جەنابیشتانەوە کاتێکە ئەڵێن جگە لە ئەم پارە بەخشینەوە جگە لە ئەم خێری خێرەومەنان و خێرخوازان کە بەدەستی ئەمان ئەگا بەدەستێکی ئەمین ئەگات بەدەستی مناڵە بێنازەکان و ژنە بێنازەکانی وڵاتەکەم بە هەر هۆکارێ بێ هاوسەرەکانیان لە دەستداوە ئەو بۆشایە ئەگە بۆشایەکی کەمیش بێت توانیویانە ئەو ئەرکەی خۆیان ئەو ئامانەتی لەسەر شانیانە جێبەجێیان بێ دوو کچمەیە و تقریبان 3 ساڵی شەوەری ئەگرم و هەر کەوەری بگرم بۆیانەکەم بە مەسرەفی ڕۆژانە و مەسرەفی مەکتەب و تەلەبەن و ئەیتر دەستیان خۆش بێ و سپاسی ئێوە و هەموو دەستگای بەخشینی شەکەین و بەڵێ باشە هەموو مانگە 1000 وەرەگرم باشە سپاس بۆخوا باشە هەروەڵا زۆر باشە دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ و سپاسی هەموو خێرخوازەکانەکەین و هیوادارین زیاترمان بۆ بکەن و ئەوانەی کە لێرەش ناویان تۆمار کرا و کەس خێرخینی نەکردون کەفالەتی نەکردون هیوادارین کەفالەتی ئەوانیش بکەن و بەدەمیانەوە بێن زۆر زۆر باشن و لەشتان ساغ بێ و دەستی هەموو لایەکتان خۆش بێ خوا جەزای ئەو کەسانش باتەوە کە ئەو پادایی نەمان بۆ ئەنێرن و خوا پاداشتیان باتەوە بە باشتر بۆیان پڕکاتەوە ئینشەڵڵا من پێشەکی دەستخۆشیم هەیە بۆ خێرخوازی بەخشین و دوو مناڵم هەیە یەکێکیان 8 ساڵە و یەکیان 9 ساڵە دانەیەکیان لێرە کەفالەت کراوە و من زۆر دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشیم هەیە بۆ هەرموتان وەڵا تقریبا 4 بۆ 5 مانگە بێ لێرە کەفالەت کراوە مناڵەکەم ئیسفادەیەکی زۆری لێکەن بۆ مناڵەکانیشم زۆر باشە داواکارم لە خێرخوازان هاوکاری زیاتر بکەن بۆ یەکێکی وەکو منێکێکی وایە کرێچیە هەیە خانووی نییە و هەیە وەزعی زۆر خراپە و زۆر پێویستی بۆ پارە هەیە فەراخی زۆر بۆ بڕکاتەوە دەستخۆشیم بۆ هەیە بۆ کارمەندەکانی بۆ ئەوانەی کە لێرە هاوکاری ئەو خەڵکانەکەن بۆ خێرخوازان سەرکەوتوو بنخوایە
بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە لە دەستگای بەخشینە بەشێکمان هەیە بە بەناوی بەشی منداڵانی بێباوک ئەوانەی کە لای ئێمە موچەی جێگیریان هەیە واتە بە درێژایی ساڵەکە موچە وەرەگرن 445 منداڵمان هەیە کە بە درێژایی ساڵ موچە وەرەگرن لە 100,000 کەمتریان تیانە زیاتریان تایە بەڵام ئەم ساڵ یان هەموو ساڵە بابڵێن لە مانگی ڕەمەزانە ژمارەیەکی زۆریش منداڵی بێباوە یارمەتی ئەدەین ئەوانەی کەوا موچەی جێگیریان نیە لای ئێمە بەڵام ناویان لای ئێمە هەیە معاملاتیان داناوە لای ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە لە مانگی ڕەمەزانە 750 منداڵمان یارمەتیەوە ئەو منداڵە بێباوکانە بێژگە لە 445 نەفەرەکەی خۆمان و بڕی ئەو پارێشکە ئەم ساڵ تەرخانمان کردووە بۆ ئەو 750 منداڵە و ئەوانی دیکەش 776 ملیۆن دینار بووە و ئێمە لە ڕێگەی سندوقی منداڵانی بێباوکەوە کە لە شوێن و لە شار و شارۆچەکان لە شوێنە گشتەکانە سندوقمان هەیە وەلای خۆمان سندوقمان هەیە و خەڵکێک کە پارەی هێنێ بۆ منداڵی بێباوک بۆ وەسڵی جیا ئەخێنە سندوقی منداڵانەوە ساڵانە پارەکە کۆ ئەەکەینەوە لەگەڵ ئەوەی کە ڕەمەزانە بۆمانێت لە بیدایەتی ساڵەوە یین ئەو پارەیە سنوقەکان ئەشکێنین دەری حسابی خۆمان ئەەکەین بزانین چەندێک پارە هاتووە بۆ ئەو ساڵە چەندێک پارە هاتووە پارەکە تەقسیمی 12 ئەەکەین چەند دەرچوو واتە ئەوەندە منداڵ ئەو ساڵە کەفاڵەتەکەین لە سندوق و زۆربەی زۆری منداڵەکانی ئێستا ئەو 445 کە هەمانە خەڵکی کەفاڵەتیانەکە زۆربیان خەڵک کەفاڵەتیانەکە ژمارەیەکی باشی تایە کە لە سنوقی بەخشین لە سنوقی منداڵانی بێباوک ساڵانە کە پارەکەمان کۆ کردووە تەقسیمی 12مان کردووە ئەوەندە منداڵمان کەفاڵەت کردووە بۆ ساڵی ئایندەش بە هەمان شێوە ئەم ساڵ کە ئەمڕۆ کەسی یەکی مانگە سبێنێ لە سبێنیەوە لە یەکی مانگەوە ئێمە سنوقی 2010 حسابی 2010 هەمووی هین سەر باسوولە کۆڵینەوە بزانین چەندێکم ئەو مەبلغی کە پار لە 2010 بۆمان هاتووە بە سنوقەکان چەندێکە تەقسیمی 12یەکەین واتە ئەوەندە مناڵدەرەشە ئیزافەیەکەین بۆ ئەو 445 منداڵی کە بە جێگیری هەمانە بێژگەلەوەی کە لە ڕەمەزان و لە ساڵەکەدا دوسێ جار ئەو منداڵانی کە بێباوکن لەبەرەوەی ژمارەیان زۆرە لای ئێمە لە مناسبەکانە لە جەژنەکانە لە خێرخوازەکان کە پرۆژە ئەکەن لەوانەش ئەوانی یارمەتیەدن ئینشاڵڵا. هەوڵی خێرخوازان و هاوکاری و پشتیوانیەکانی بەشی بێباوکانی بەرنامەی بەخشین وای کردووە سەری هەموو مانگێک دایکی هەر منداڵێکی بێباوک کە سەردانی ماڵە گەورەکەی بەخشین دەکات بە دەستی پڕ و کۆڵێک نەسیحەت و ئامۆژگاری بۆ پەروەردەی منداڵەکەی دێتە دەرەوە. دیارە لە کۆتایی ساڵی 2010 بەخشین توانی 750 منداڵی بێسەرپەرشت بە بڕی 676 ملیۆن و زیاتریش بەسەر بکاتەوە. تاو کاتی دەستی خێرخوازان ڕووبە بەرنامەی بەخشین واڵا بێت ماڵە گەورەکەی بەخشینیش هەمیشە بە منداڵە بێنازەکان ئاوەدانترە.